بەشداربوانی پرۆژەی ئەوین ستین لە شاری سلێمانی لە بەردەمی پرۆژەکە گردبوونەوەیەکی ناڕزاییان ئەنجام داوە. ئەوان کە تەنها 15 مەتر ماڵەکانیان لە مەیدانی ئاژەڵانی سلێمانی و دوورە دەڵێن گوزەرانیان تاڵ بووە بەدەستبوونی بۆنی مەیدانەکە و هەروەها ئاوەڕۆوە. لەگەڵ ئەوەشدا دەڵێن پرۆژەکە هیچ خزمەتگوزاریەکی ئەو تۆی نییە. من کاتێک کاتم خانۆکەم وەرگتووە دوای ئەوە کە وەرم گرتووە یەک دەفتەرم تیا سەرف کردو بە قورعان ئەرێ بەخوا ئەبیا ئەو بیکردایە ئەبیا ئەوانە ئەو بیکردای من خۆم کردومە حاڵی بووی و دوای ئەوە ئەم جارە ئەمە بۆنەکەیەتی کەی بینێ ئەوە مەیانەکە وەکو خۆی ماوەتەوە ئەوە زێرابێکی سنووقیمانەوێ لەو سەر تاکسیەکانەوە ئەبێ ئاوا بڕاتە خوارەوە بۆ دەرچێ لە ماڵەکانە نەکراوە هەر ئاوەڕۆی ئەم شارەکەیتە خوارە لێوە گواوەکەیتە خوارەوە ئەم عالەمە گیری خواردووە کەمان چەپڵە بۆ لێدان و هەلهەلەمان بۆ لێدان و کەم کوێرەوەریمان کرد ئاوە ژیانەکەمانە بەخواوە دەفتەری تەقاوتیەکەمە ڕەبۆمە هەناسەم کورتە ئابەتە لە پاڵی منە وڵی منەوە ماڵ هاوزاوەکەم ئاوە ماڵیان دێوە ماڵیان شەو نادوام سعادی بمێنم و لەگەڵیان دانیشم یعنی بوونی ئەمەیان ئەوە ئیزعاجت تێ دەبانمانە مەیانی حیوانەکەم باخێکی تیا هی بەرپرسێکە لای نابا زێرابی هەموو خەستەخانەی هیوا لەناو پرۆژەکەی ئێمایە خەڵک مێشوو لە پێوە یاوە 4 دکتۆری کردووە لەبەرەوەی میکرۆبێکی زۆر پیسی هەڵگرتووەم نەمەکتەبی تایە خەڵکی ئەم پرۆژێ من مناڵەکان لە مەکتەبی ئێرە نین هەر یەکێک کە مناڵی لەم مەکتەبە بێ مانگی 20,000 بۆ 15,000 بات کرێخانۆکەش بەخۆیە من 2015 نهاتومەتە ناو خانوە تا ئیستا ئەمە نزیک 10 ساڵ بەسەر گرێبەستەکەی من تێپەڕیوە فەرموو ئەوە یەکێک لە خاڵەکانی گرێبەست سەوزاییەکە نییە ئەوێ مەکتەبی تیابێکە نییە ئەوێ مزگەوتی تیابی نییە زۆر شتی خزمەتگوزاری تر بۆ هەر پرۆژەیە بۆ هەر خانوویەک لە هاوڵاتی نییە هەر نییە توان بگەڕێن تێ 90 وەرەقە خزمەتگوزاری لەسەر مەبلەغی خانووەکە وەرگرتووە کە خزمەتگوزاریەکان خۆی جێبەجێ بکە کوا وەبەرهێنانیش کتابەکە بەس وەبەرهێنان هیچ زەختێکی نییە کە بتوانێت ئەم پیاوە ئیمکان ئەم لە ئەولاکە وەبەرهێنان لەولا هیچی پێ ناکرێت. پرۆژەکە لە دوای ساڵی 2007ەوە دروست کراوە و بەوتەی دانیشتوانەکەی زیاتر لە 600 خێزانی تێدا نیشتەجێیە. دانیشتوانەکەی دەڵێن ئەم ئاوەڕۆیی بەنێو پرۆژەکەدا دەڕوات مەترسی گەورە دروست دەکات لە سەر تەندروستیان. جگە لەوەش نەبوونی دیوار بۆ سیاجی پرۆژەکە ڕێی خۆش کردووە بۆ ئاژەڵی بێخاوەن و هەراسان بوون. سەرۆکی لیژنەی پلان و پرۆژەکان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانیش دەڵێت ئەم کەم و کورتیانەی کە لە پرۆژەکەدا باسکراون زۆر لەوە زیاترن بەڵام بەشێکی زۆری لە ئەستۆی حکومەتە. فعلا ئەو کەم و کوڕیانەی کە باز دەکرێت زۆر ڕاستە بە زیادیشەوە کەم و کوڕێکی زۆریان هەیە. یەکێک لە کێشەکانی ئەم پرۆژێ ئەوەتانێ مەیدانێکی ئاژەڵ بە شێوازێکی ناشارستانی نابۆ دێرنانە لە تەنیشتی ئەم پرۆژێ و دروست کراوە بۆ نوبەرامێکی زۆر ناخۆشی داوە بە دانیشتوانەکە و دانیشتوانەکەی بێزار کردووە. کۆمەڵێک کێشە و خزمەتگوزاریت لەناو پرۆژەکەیە هەیە. ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە ماوەی ڕابردوودا خاوەنی جێبەجێکاری پرۆژەکەمان بان کردووەتە ناو ئەنجومەن و لەگەڵ لایانی پەیوەندیدارە قسەمان کردووە میوانداری هەمومان کردووە ئەوەی کە لەسەر کۆمپانیا بێت داوامان لێ کردووە ئیجبارمان کردووە کە کێشەکانیان چارەسەر بکات بەڵام بەداخەوە بەشێکی زۆری کێشە خزمەتگوزاریەکانی ناو ئەم پرۆژەیە کە هیچ خزمەتگوزاریەکی سەرەتاییش لە ناو ئەم پرۆژەیەدا نیە بەشێکی زۆری بە پێی گرێبەستەکە لە ئەستۆی حکومەتدایە لە ئەستۆی لایەنە پەیوەندیدارەکانە دەبێت ئەم پرۆژانەیە وەکو پرۆژەی سەوزایی کۆمەڵێک پرۆژەی تر قوتابخانە باخچە دایانگە ئەمانە زۆرێک لە هاوڵاتیان و دانیشتوانی ئەم پرۆژانە گلەی ئەوەش دەکەن لە دەرخستە و ڕیکلامی پرۆژەکانی نیشتەجێبوون بە هەشتێک پیشانی خەڵکی دەدەن و لە ڕاستیشدا دواتر ئەوەی لێ دەرناچێت. هاوڵاتیانی دانیشتووی ئەم پرۆژەیەش داوا دەکەن لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و وەبەرهێنان لە ماوەیەکی کەمدا گرفتەکانیان چارەسەر بکەن چونکە وەکو خۆیان دەڵێن گوزەرانیان نەماوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.